Meydana sor boy hemû turistê tên Moskova Rusya gava bavêjin ya didaye dûra wî se meydana sor 60 metre ye. Sevê caddê ressam karê xwe dikin. Xêniştirê wê jî boy kultura Ursa suvenîryan hep hediyelik eşyayan tên firotandanê. Sevê caddê mala nivîsaterê Rusyayê Alexander Pushkin ew Natalya mala jî heye. Меня зовут Татьяна, я с Украины. Нам очень много наши друзья рассказывали про место, это Арбат. Нам удалось выбраться сюда, и мы решили посетить это место. Тут все очень замечательно, красочно, душевно, много света, и тут очень красиво, нам нравится. Музыка, атмосфера, люди, смех, все очень красиво, замечательно. ماوەی 12 ساڵە ئیشعەلوەی دەکەم. ئەو بەرهەمانێک کەلۆمان دێریەکانە بزیاتری بەرهەمەکان خارجینە، بەرهەمی ناو خۆمان کەمە. لەبەر ئەوە کارێکە حکومەت داعمی فەلاعی ناکە، یارمەتی فەلاعی نادە، فەلاع مەساریفی زیاترە لە داهاتی. لێش بەرهەمی ناو خۆمان کەمە. ڕسک بازاری زۆر زەعیف بووە. زۆر خەڵک ڕووی لە ڕسقەکەی کردیا. ئیشەکە بەعام زەعیف بووە. نەک من ئی هەموو خەڵکەچی هەمووی لەسەر معاشەکەش قەیرانە زۆر کەمە داوا لە حکومەتی دەکەن یارمەتێکی ئەو خەڵکەی بدا. گومرجیش هەندە ڕسقەیە گومرجی حکومەت نەک ئەلووە گومرجی دارایی هەندە ڕسقەیە گومرجی لەسەردادنێ هەندەکەی لەسەری نیە. ئێستا لەو نمونە لە سەری سارەوە پەتاتە گومرجی هاتە سەرێ. ئەو پەتاتە لۆ خەڵکی سەرفیاتی زۆرە ئێستا پەتاتە تقریبا 100 دینار گرام بووە زۆرە لۆ فەقیری 100 دینار زۆرە. والله الطير هني انت طير نورمال ضرب دنجواني خوش او مفحش دنجوان كات طير صبري خداني بيتي يجيب شوري مثلا شوري بتن شوري حاش طيرا بكات حاش طيرا كات دنجوانا خدان كرنا وانا تعامل وانا يا بتلا خدان شو بخبتي جيب خارنا وان او فخارنا وانا و نفق اوام كت داريان بكات ودي انا مش مجرد شوليتين وجولي الطيرة انواع الطيرة بومتين انواع الطيرة متفلسين اما كل موجود امتى شولتين خدي حلقة ما اكثرية حج باباهات كان حج طيور حمر كان حج بلبلة خرمات كان يعني حيوانات مالدة بستعد من كهيد من شيد من يعني مداروات كان شعب خدي حيوان خلقة ما قال حاجة جات